بۆ جاری دووەم قوتابیانی قۆناغی 12 ئامادەیی هاتنەوە سەر شەقام و وێڕای داخستنی ڕێگای سەنتەری ئیدارەی ڕاپەڕین بۆ ماوەیەک چوونە بەردەم پەروەردەی شارەکەیان و بە دەنگی بەرز داوای جێبەجێکردنی داخوازیەکانیان دەکرد. ئێمە داواکارین بەوەی منهەج کور بکرێتەوە یان ئەوەسە ماوەی خوێندن درێژ بکرێتەوە یان ئەوەسە لە ماوەی ئیمتیحانی وەزاریدا لە ماوەی یەک هەفتەدا تەنها یەک ئیمتیحان بکرێت و ئێمە زۆر داواکارین لە وەزارەتی پەروەردە کە یارمەتیماندا چونکە ئێمە هەموو ماندووبوونی خوێندنمان لەسەر پۆلی 12 بلانەکانمان بۆ لایەنی پەیوەندیدار وەڵامێکمان داتەوە بەڵام لەگەڵ ئەوەی بەڕێوەبەری پەروەردە بەڕێ سەیفەدین قادر نایە تەنانەت بۆ ماوەی 5 دقیقە بۆ ئێمە قسە بکات داواکاریەکانمان بەجێ بگێنێ. کاک سەیفەدین نێدراوە ئەوش لای خۆی وەکتی بۆ بەڕێوەبەری پەروەردەی سلێمانیە نێرم وەزیری پەروەردە بەڵام تا ئێستا شتەکانی بەڵێنەکانی ناکردنەوە جێ جار ڕابردووشەوە بەڵێنانی داون ئێمە لەگە قسەکانی ئەو دانی ئێمە حەمەلیمان دەوێت قسەمان ناوێت. خوێندکارانی پۆلی 12 لە شای ڕانیا داوای مافی خۆمان دەکەین بەڵام هیچ لایەنێک پەیوەندیدار تا ئێستا جوابی نەداینەوە وەزیر نەهاتوو دەدات تا کەنجی حکومەت بەدەنگ نای وەرە بەخەبەر وەرە. خۆپیشاندانی ئەو قوتابیانە درێژەی کێشا بۆ ماوەی زیاتر لە 3 سەعات دەستگیرکردنی چەند قوتابیەکیش لەلایەن هێزە ئەمنیەکانەوە قوتابیانی تووڕەتر کرد. هاتی مافەکانی خۆمان بگرین بەڵام نەکەوەی کە مافەکانمان قبوڵ بکرێت بەڵکو توندوتیژیشان بەرامبەر کردین و هێزە ئاسایشتەکانیش بە ئێمە پێدەکەین و هاوڕێکانی ئێمەشان دەستگیر کردووە بۆ ئێمە دەوانێت مافەکە دەنگی ئێمە بگرێتە لانی پەیوەندیدار ئەوانیش بێنە سەر خەت و جوابمان بدەنەوە. بەڕێوەبەری پەروەردەی ڕانیەش نایەوێت بە وشەیەکیش بۆ ڕاگەیاندنەکان بدوێت قوتابیانیش دڵنیایی دەدەن لە بەردەوامی ناڕەزایەتیەکان و ڕای دەگەێنن نابێت ئێمەی قوتابی باجی بایکۆتی مامۆستایان بدەین و پێویستە یان پرۆگرامی خوێندن کەم بکرێتەوە یاخود ماوەی خوێندنمان بۆ درێژ بکرێتەوە. ئاراز ڕەسوڵ کەناڵی ئاسمانی پەیام ڕانیە.